بەناوی خودای بەخشندە و میرەبان ئازیزان و خۆشەویستان گوێگران و بیسەرانی دەنگی ئەگرتو لە هەرکوێکەوە بیسەرمانن هیوای کاتێکی پڕ لە خۆشی و پڕ لە ئاسوودەیی و پڕ لە تەندروستیتان بۆ دەخوازم هیوادارم هەمووان دڵخۆش و کامەران بن. من محەممەد شەماڵ جارێکی تر لە بەرنامەی گەشتە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی تەوەرێکی زۆر گرنگ. تەوریم جارەمان تایبەتە بە قوتابیانی پۆلی 12 بە ناونیشانی چۆنیەتی خوێندن و خۆ ئامادەکردنی قوتابیانی پۆلی 12 بە میوانداری کاک ئیبراهیم محەممەد قوتابی زانکۆی پزیشکی کەرکوب. کاک ئیبراهیم زۆر بەخێر بێ. زۆر خۆشحاڵم کاک زۆر سوپاس. سەلامت بێ. کاک ئیبراهیمە بەس مەسەرەتا ئەگەر بەوە دەست پێ بکەین خۆتمان پێ بناسێنی و باسێکی خۆتمان بۆ بکەی باسی قۆناغەکانی خوێندنت ئایا بە تایبەت قۆناغی پۆلی 12 ئایا کاک ئیبراهیم وەکو قوتابیەکی سەرکەوتوو چۆن توانیتی ئەو قۆناغانە تێپەڕێنێت یەک لە دوای یەکەوە چۆن توانیتی بگا بەو کۆلێژێکی ئێستی دەوامکە کە کۆلێژی پزیشکیە؟ سەرتەکان محەممەد جان زۆر سواز بەوەی ئەوسڵای خۆی گەورە لە بەڕێستان و لە تەواوی ئەو بەڕێزانش کە ئێستا بیسەری ئێمن. پێم خۆشەکە دەستخۆشی لەوەی بەڕێز بکەم بۆ هەڵبژارنی ئەم تەوەرە کە بەڕاستی لە ئێستا تەوەرێکی زۆر گرنگە بۆ تەواوی خوێندکاران هەمووانەی کە خەریکی خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوەکانی وزاری هەمووانش کە ئێستا خەریکن خۆیان ئامادەکەن بۆ ساڵێکی نوێی خوێندن لە پۆلی شەشا خوێندن. ئێستا زۆر گرنگە پرۆگرامێکی وە سەبارەت بە پرسیارەکەش منەکو خۆم خۆتشتێت ئاماژەیەکت بکرد لە کۆلێژی پزیشکی خوێنم خوێندکارێکم لە پۆلی 12 سپاس بۆخوا بە پشتیوانی خۆی گەورە و هاوکاری ماڵەتوانیمان سەرکەوتوو بین. بەجددی بە پۆلی 12 قۆناغێکە کە ئینسانە گەربێ بە ڕێژەیەکی باش توانێت ئایندەی خۆی تا مسۆگەر بکە و قۆناغێکە ئەوەندەی کە ماندووبوونی تا ئەوەندەش چێژ و تام و لەزەتی تایە چکە هەموو کاتێک ئینسان کاتێکە ئامانجێکی هەبوو هەڵیا بۆ ئامانجەکەی لەو هەوڵدانەیە چێژێکە بینێ بۆی ئێمە بمانێت قۆناغی 12 چێژ بەخش بێ لامان ومونەکو خۆم کە قۆناغێک بوو ئێستاشی پێوەڵم قۆناغی زۆر چێژ بەخش بوو زۆر خۆشیم تیابینی کە ئەو بوو ئامانجێک هەبوو هەڵما بوو ئامانجە بگەم ئامادەی قوربانی دام بوو لە پێناویە لە بابەر ئەمە تۆ توانی کە چێژێکی خۆش و خۆشیێکی زۆر هەبوو لەم قۆناغەیە بۆ شێوازش نییە کە زۆر کەس وای لێکەن کە ئەڵێ ئەم بەس ئەخوێنی تو خۆ ماندووکردن و هیلاکەبی تۆشان بە هیچ جۆرێک بەو شێوازە نەبوو بەمەرجێک ئەگە ئامانجێک هەبێ و هەدەفێکەوێ بۆی هەوڵ بدەیت. وەڵا کاک ئیبراهیم باسی ئامانجت کرد باسی ئەوە تر کە مەسەلەن خاڵێک هەیە کە ناوە لە مێشکی خۆی شتە پێ بگەیت ئایا چەند گرنگە هەموو قوتابیەک لە پۆلی 6 ئامانجێکی دیاریکراوی هەبێت و کاری بۆ بکات یان واتە بە شێوازێکی گشتی و بێ بەرنامە کار نەکات نەخوێنێت چەند گرنگە ئامانجێکی دیاریکراوی هەبێت و هەنگای بۆ زۆر گرنگە کاک محەممەد جان ڕادەی گرنگی ئەوە لە ڕادەی خوێندنەکە زۆر گرنگترە. ئینسان ئەبێ شتێک بکە کە بێزان لەبێت کە بێتاقەت نەبێت کە بتوانێت بەسەر خۆیان زاڵ بێت ئەگەر هەدەفێک نەبوو ئەگەر شتێک نەبوو کە هاندەری تۆ بێ بۆ خوێندن ناتوانانی زاڵی بەسەرە چۆن ماوەی هەفتەیەک 2 هەفتە 3 هەفتە لەم قۆناغەیە نابی ماوەیەکی درێژە تقریبا ماوەی ساڵێک لەم قۆناغەیە هەرێک جارە ساڵ شتێپەڵەکانی خوێندکارمانێک کە خۆی تۆ خولیدم تقریبا گاتە ساڵێک و 3 مانگ 4 مانگ جا هەڵنەبژاردننی ئامانج لەم قۆناغەیە کارێکی زۆر هەڵەیە هەنەکە سێم دەڵێ هەر ئەخوێنم و دوای چێبێ قینا کێشن ئەمە کارێکی هەستناکەم دروست بێ و بەگشتیش ئەو خوێندکارانی کە بۆ جۆرە بوون ینی هاوڕێ خۆمانە بوو لەگەڵمان بتوانای باشی هەبوو زیرەک بوو بەڵام چونکە لەم قۆناغی ئەو هەڵەیە کرد کە ئامانجێکی بۆ خۆی دانەنا فەنی توانێت بگات بەوەی کە نمرەیەکی باش بێتەوە و سەرکەوترین بێت. کاک ئیبراهیم قوتابیانی پۆلی 12 بەعامەتن تەمەنیەکان و لە قۆناغەکان زۆر ئاشنانی بە قۆناغی زانکۆ و کۆلێژ و بەش و باشە ئەم شتانە ئایا قوتابی زانکۆ چۆن بتوانێت ئامانجە گرنگێکی لە پێش ئێستا باسمان کرد چۆن بتوانێت ئامانجێکی لەو جۆرە بۆ خۆی دابنێت کە تەواو گونجا بێت لەگەڵ کەسایەتی و لەگەڵ بیر و باوەڕ و توانای خۆیە چۆن بتوانێت ینی ئەو قەرارە بدات ئایا پێویستە ئەو قەرارە بەتەنیا خۆی بیدایا گرنگە دەوروبەرەکەش یارمەتی بدەن چکە بە حکمیەوەی ئەو جاری ئەو ئەزمموی نییە ئەو ئەزمموی نەبینیەوە بۆ خۆی کاک محەممەد جان هەڵبژاردننی ئامانج بۆ خۆت جاجار لە قۆناغی 6 بی یا لە قۆناغی زوانکۆبی کردو سەر کەسایەتی خۆت ینی هەمیشاڵین ئامانجێ بکە بەڵام شەرنی هەموو ئامانجەکانش ئامانجێکی باش بێت هەنێک کەسمانەیە کە ئامانجی لە خوێن تەنها ئەوەیە کە بگات بە مەنسەبێک بە پرێک هەنێک کەسێک تەنها ناوێک دەربکە بەڵام باشترین ئامانج بۆ ئێمە ئامانجێکی خزمەتکردنە ئەگەر خوێندکارێک توانێت ئەم ئامانجە بۆ خۆی دیاری بکە ئەنی گرنگ نییە تۆ ئامانجەکەت ئەوەی دایمێت تەنها خزمەت بکەیت چیتە هەر بوارێک توانای سەرکەوتوبی درست لە هەر بوارێکا بی تۆ هەوڵی خۆتە دەی و مادووبوونی خۆتەکەیت و هەوڵە دەی کە خزمەتی ئەو کۆمەڵە بکەی کە تیان درستە.
کاکی براهیمێکێک لەو زنجیرە پرسیارانەی کە قوتابیانی پۆلیسش بە بەردەوام پرسیاری لێ دەکەن و بەردەوام بە دوواداچوونی بۆ دەکەنیش ئەوەیە باشترین شێوازی خوێندنی دروست بۆ قوتابی پۆلی 12 چییە؟ ئیتر ئەم پرسیارە کۆمەڵی خاڵ لە خۆی دەگرێت وکو مەسەن باشترین کاتی خوێندن یاخود باشترین کەشی خوێندن چ کەشێکە یاخود باشترین کاتی نووسن وە کۆمەڵە پرسیاریت من بەس مەسەرەتا لەو دەست پێ بکەین ئایا باشترین کاتی خوێندن بۆ قوتابی چ کاتێکە؟ کاک محەممەدجان بۆ خۆی شێوازی خوێندن گرنگی زۆر تایبەتی هەیە بۆ خوێندکاری پۆلی 12 ئەنی خوێندکارێکی زۆر زۆرمان هەیە توانای باشیان هەیە و کەسی زیرەک و بەتوانن ئەتوانن کە ئەگەر شێوازی باش بەکار بێن توانشتی زۆر باش بەدەست بێنن بەڵام لە کۆتاییدا نمری باش نایەنە لە کۆتاییدا ناتوان بگەن بەوەی کە ئاەنە هۆکاری ئەمە ئەوەیە کە شێوازی خوێندنیان هەڵەیە بۆیە بۆ شێوازی خوێندن ئێمە چەند خەڵێکمان دیاری کردووە چەند شتێک هەن هەڵمان بژاردوون کە ئەگەر خوێندکار جێبەجێ بکە بەڕێژەیەکی زۆر باش ئەتوانین بڵین چەند هەنگاوێک لە سەرکەوتنی زیکە بێتەوە ئەتوانێت گات بە ئامانجەکەی یەکێک لەو شتانە کە پێویستە خوێندکار بیکارن پێش ئەوەی کە تۆ باسی کاتی خوێندن بکەین ئێمە بڕۆینە سەر کاتی خوێندن گرنگە باسی ئەو بکەین کە ئەم خوێندکار لە سەرتا کەش پۆلی 12 پێویستە چی بکە یان کاتێک کە ئێستا خەریکی خۆئامادەکردنە بۆ قۆناغی تاقیکردنەوەکانی وزارەتی پێویستە چی بکە زۆر گرنگە پێشەوەی تۆ دەست بکەی بە خوێندن هەڵبسیت بە دانانی منهەجێکی باش و کامل بۆ خۆت چۆنی ئێستا باسی ئەوواکەن ئینشاءالله هەر کەسێکە دێتە پۆلی 12ەوە پێویستە هەوڵدات ئەو مەرجەمەی لەسەری ئەڕوات یاخود ئەوەی کە ئەو مەزدەری ئەمە لەم بابەتەیە شتێک بێت کە تەواوی زانیاریەکانی تیا بێت گرنگی ئەمە لە چیایە ئەگەر تۆ هاتوو مەرجەمەیەکت خوێند دیاریت کردبوو تۆزێک نەخسی تیا بوو چنێک بخوێنی چنێک هەوڵ بێت چنێکش خۆت ماندوو بکەی بەڵام تۆ مادام ڕێژەیەک نەخسە هەیە ئەگەر هەیە کە لە تاقیکردنەوەی وزاری پرسیارێک لەو نەخسە بێتەوە تۆ دەرەجە لێ بڕۆ فگرنگە ئێمە منهەجێکی باشە بژین چۆن منهەجێکی باش هەڵبژێنین وەکو خۆت پرسیت ئێمە لە کەلوکە سوپاس بۆ خوا کۆمەڵێک مامۆستای بەڕێزمان هەیە کۆمەڵێک کەسی بەتوانەمان هەیە کە منهەجیان داناوە بۆ خوێندکاران ئەتوانن لە سەری بخوێنن یەکێک لە تۆ وەکو خوێندکارێکە هێشتا پۆلی 12 پێویستە ئەو منهەجە بدۆزیتەوە کە پێشتر هاوڕێکانی پێشی خۆت ئەو کەسانی کە پێش زمان کردووە نمرەی 100 نمرێکی باشیان تا هێناوە و پاش ئەمزانانی ئەمە منهەجە کاملە چکە هەنێک جا شێ خوێندکار لەسەر منهەجە 100 نێنێ بەڵام منهەجەکەی کامل نەبێت چۆن بزانین کە ئەمە کاملە یا کامل نییە ئەمە پرسیاری وزاریمان هەیە کە ساڵانە هاتوۆتەوە توانین سێرێکی ئەوانە بکەین بزانین نەقس هەیەە ئەگەر نەقستە بۆ ئەوختە ئەوڕێ بۆ هێنی چکار محەممەد ئێمە زۆر جا شتێکمان هەیە مەرجەمەیەکمان هەیە کە زۆرترین شتی تێدایە بەڵام تۆزێکی تیانە لە بەرامبەر مەرجەمەیەکی ترمان هەیە تۆزی تایە بەڵام زۆرترین شتی تیانە فتۆ گرنگە بتوانانی ئەم دوانە کۆکەیتەوە بۆی کە منهەجێکی باش بە خۆ دێر بکەیت کە منهەجەکەت باش بوو پاشەوە کە تۆ خوێندێت و هەوڵەدا بەڕێژەی 100% یاخود بەڕێژەیەکی زۆر بەرز ئەتوانین سەرکەوتوو بی درستە ئەمە بەسمە ئەگە بکرێ باسی کاتیشمان بۆ بکە ئێستا زۆر قوتابیان باسەوە دەکەن ئەڵەن ئایا مەسەلەن گونجاوترین کات مەسەلەن کاتی سەرەتای ڕۆژێکی نوێ بەیانیانە بۆ خوێندن یاخود هەنی قوتابی ئەڵێ من تەنها شەوان دەتوانم بخێنم ئایا هەل لە ڕووی باشی و کامەی باشتر چ کاتی گونجاوترە و لە ڕووی تەندروستیشەوە چ کاتێکی گونجاوترە لە ڕووی زانستیشەوە بۆ خۆی کاک محەممەدجانی کاتەکانی خوێندن کاتی خوێندن باشترین کاتوە خوێندن ئەوە هەمووان تقریبا نەگرا بۆتەوە لایەن کە کاتی بەیانیانە بەڵام خوێندکارێکە مەسە هەنێک کەسمان هەیە کە ناتوانێت بخوێنێت تو بە درێژایی چەند ساڵێک ڕاهاتوە کە بە شەوان بخوێنێ ئەمە یاخود ژینگەی ماڵۆی ناگونجێت چکە پۆلی 12 پێویستی بە کەشێکی لەبارە بمانەوێت نەمانەوێت ماڵێکی کێب شوێنێکی کێب و شوێنێکە کۆبێت و هەر دەقەجارە کەسێک نایەتە ژوورەکەتەوە کەسی وەمان هەیە کە ئەم باولۆخەی بۆ ناڕەخسێ تاک ئەگەر ژینگەی کەسەکە بۆ خۆی نۆرماڵ بێ ژینگەیەکی ئاسایی بژێت و ماڵ و هاوکاری بن زۆر گرنگە کە کەسەکە لە بانیان بخوێنێت جایتی لە شەشی بانی حوتی بانی هەشتی بان دەست پێەکە کاتێکی زۆر باشە و هەمیش بۆ خەوتنەکەی ینی تۆ کاتێکە حوتی شەویان بە 11 شافو بخوێت تا حوتی بەیانی یا 12 بخوێت تا حوت وەشتی بەیانی ئستراحەتێکی باشەکە و کاتێکە مێشک ئستراحەتی تەواوەرەگە ئەمە خوێندومان و خوێندکاران بە خۆشە هەر لە قۆناغی 12 خوێندویانە ئەو وەختە و کاتێکە میلاتۆنین دەرەدێ لە مێشکە و کاتی خەوتنە کە تۆ کاتە بخەوی زۆرترین ئستراحەت وەرەگری بەگشتی بۆ خوێندکاری پۆلی 12 پێویستە کە هەوڵ بدا سیستەمێکی تایبەت بەخۆی هەبێ ناکرێت کە تۆ بی لەسەر سیستەمی کەسێکی تر بڕۆی درستکە وەکو باسمان کرد کە ژینگەی ماڵەکان ئەگۆڕێ ڕەنگە ژینگەی من جیاواز بە لەگەڵ ژینگەی توە ناکرێت تۆ بی هەمان کاتی من و هەمان شوێنی من و هەمان شتی من دووبارە بکەیتەوە گرنگە گەب تۆ بتێ لە پۆلی 12 سەرکەوتوبی سیستەمێک کە لەگەڵ ژیانی ڕۆژانی خۆتا بگونجێ لەگەڵ ماڵەکەی خۆتا بگونجێ بۆ خۆت دابنەی
لەگەڵ ئەمەیە هەنێ کەسمانێ مەسەن کە ناتوانێت سیستەمەکە بۆ خۆی دابنێت توانێت کە لەگەڵ کەسێکا ڕاوێژێک بکە کاکە ماڵی من بەم شێوازەیە ژینگی من بەم شێوازەیە تاوەکو بتوانن سیستەمێکی باشی دابێن ئینشاءالله. درستە. کاکی براهیم یەکێکتر لەو شتانی کە قوتابیان زۆرجار پرسیاری لێ دەکەن زۆرجار پێوی دەناڵێنن ئەویش نەزانی چۆنێتی دابشکردنی کاتەکانیانە لە نێوان خوێندن و پشۆکانیانە لە نێوان مەسەلەن نووسن و خوێندنەکانیانە ئایا قوتابی چۆن بتوانێت باڵانسی ئەم دووشتە وەرگێت چکە ئەوە هەمومان لەو دڵنیە کە نابێ بە ئەندازێ خۆی هیلاکە کە دوایی لە تاقیینەوە ناتوانێت جواب داتەوە ئەکیید بەقەت خوێندنەکە پشودانەکەش گرنگە زۆرش اینجا بە چۆن باڵانسە ڕابگیرێت بۆ خۆی کاک محەممەدجان هیچ ئینسانێک ناتوانێت کە خوێندنێکی باش بکە تاڵکو و مێشک و دەرونی خۆی ساحت نەبێت کە تۆ مێشک ماندوو بوو کە تۆ جەسم مانوون بوو ناتوانانی کە ئەو هەوڵە بدەی کە پێویستە بیدەی فبۆیە گرنگە و بە زۆرش گرنگە خوێندکاران بتوانن خەوێکی باش بکەن فبۆی کاتەکانی خەودن ئێمە وتمانیان هەر کەسێک سیستەمێکی خۆی هەبێ بەڵام بۆی کە کەسێکی نۆرماڵ گرنگە بتوانێت 7 بۆ 8 ساعات ڕۆژانە بخەوێت لانیکەم 7 بۆ 8 ساعات یان شتێکی باشە ئینشاءالله بۆیان کە ئەگەر بێت و لەگەڵ ماڵدۆخی ماڵی بگونجێ ساعات 12 شەو بۆ 8 بەیانی یان 11 بۆ 7 بەیانی بێ کاتێکی زۆر باشە و لەگەڵ ئەمەشا کاتێکی تر هەیە کە زۆر گرنگە بۆ پشودان بۆ ئەوەی کە مێشکی ساحەتی خۆی تێوەڵ بگرێ ئەوش نیۆڵمانە ساعات 12 نیۆرۆ بۆ 2 نیۆرۆ بخەوێ بەمەرجێک پێش ناخواردن زۆر گرنگە کە تۆ دوای خەوتن هەڵسای لەخۆ اینجا نان بخۆی چون کاتێک ئینسان نانەخوا و گەدەی پڕە بێرە ناو خواردن ئیتر لە خەوکە ئیسلاحەت ناکە و دواترش قورسە هەڵسێتەوە علی زۆر جامە ئەو خوێندکار تووشە و کێشەیە بێ من ساعاتی دوام بخۆم بەڵام 4 ساعتە خۆم 5 ساعتە خۆم ناتوانم بکارسمەوە و کارەکە ئەوە ینی زۆرجا کە چونکە بە تێری ئەخەوێ دوای قورسە هەڵسێتەوە یا خۆلەگە هەڵسێتەوە سەریەشە تااقەتی خوێندنی نیە و بێزارە بێ گرنگە بۆ کاتەکانی نووسن بەم شێوازە دابش بکە لە بینی دوانەکەی ترش کە هەوڵدانە لەگەڵ پشودان ئەمە کاتی نووسمان باسکە کاتی هەوڵدان و پشودان زۆر گرنگە باڵانسێگەوان ئەم دوای ڕاگری و کاتەکانی خوێندنت بە شێوازێک دابش بکەی کە بتوانانی سوودی لێوە بگری چکە زۆر خوێندکارمانەیە کاتێکی زۆری بۆ خوێندن داناوە بەڵام بەو کاتە زۆری دایناوە هێندەی خوێندکارێک سوود لە خوێندنەکەی نابینێ کە 4 کاتژمێر 6 کاتژمێر 8 کاتژمێری بە خوێنداناوە 4 کاتژمێری داناوە بەڵام لەبەرەوەی خوێندنەکە زەختێکا لە خۆی زەختکردن لەسەر مێشکی مانووەکە فبەم خوێندنە ناتوانێت کە زانیارێکی باش وەرگێت زانیارەکان بە تەواوەتی لە مێشکە جێگیرستە. کاکی برایم هەر لە باسی پشودانم بەستم بوو ئەنی باسی خاڵتر بکەم ئایا پشودان بۆ قوتابی پۆلی 12 تەنها خۆی دەبینێتەوە لە کاتەکانی نووسنیا هەنێ جار دەکرێت بەدەر لەوە مەسەرەن سێرکردنی بەرنامەیەکی بەسوود یاخود چوونە دەرەوەیەک بۆ شوێنێک کە دڵی بکرێتەوە ئەمانەش منزمنی هەمووی پشودانین زۆر ئەوانە هەمووی لە ئەو کاتانن کە تۆ ئەمە چەند ساعتێکەیە ئێمەکەوتمە 8 ساعت بۆ خەوتنیان 8 ساعتونێ بۆ خەوتنە کاتەکانی تر ئەوش بە دابەشی بکەین ئینشاڵڵا تۆزێکی پێک و دابەشێکین زۆر گرنگە لە کاتەکانی پشودانە تۆ هەوڵدەی جەوەکەت بگۆڕی کەشی ماڵەوەت بگۆڕی تۆ ناکرێ ئەمە کاتی پشودانتە بەڵام هەر دارەشویتەوە لە ژوورەکەی خۆتە ئەمەی ساحەتن نەکرد مێشکت ئەوەی کە وەرنەگرت گۆڕانکارێکی نەبینی کە دوای بێتەوە سەر خوێنەکە بتوانێت وەربێت هەمووی سانەگە لەشتی دووبارە بێزارە بێ کە تۆ هەر لە ماڵەکەی خۆتا بووی و دەچتە دەرەوە فەوا لێدە بێزار ئەبێ و پشوکەت سوودی لێوە ناگری گرنگە بتوانین کە سوود لە پشۆکە وەرگین سوودگەتن لە پشۆکەش ئەوەیە کە تۆ ئەو شتێک کە مێشکت مرتاحەکە جا چوونە دەرەوەیە سەرکردنی پرۆگرامێکە خواردنێکە هەر شتێکە هەوڵی ئەمە ئەنجام بدەیت بۆ ئەوەی کە سوود لە پشۆکە وەرگین. دروستە کاکی براهیم چۆنێتی خوێندنی وانەکان بێگومان تۆ قوتابی پۆلی 12 زیاتر لە چەندین وانی هەیە بەڵێ گەوانەکە حسابی بە شوازی گشتی لە زۆربەی قوتابخانەکان کە دەخوێنێت مەسەڵەن وانەکانی زمانەوانیە مەسە عەرەبی ئەنگلیزیە کوردیە لە هەندێک قوتابخانە تەنانەت مەسەڵەن وانی زمانی تریش دەخوێنێت فەڕەنسی و تورکی و مەسەڵەن وانە گشتیەکان وەکو وانە زانستیەکان بیرکاریە کیمیایە زیندە وەرزانیە ئایا بۆ هەموو ئەمانێک شێوازی خوێندنەیە یاخود هەر بابەتێک شێواز و ستایلی خوێندن تایبەت بەخۆی هەیە کە پێویستە قوتابی لەو کاتی کە دەیخوێنێت
ئەو شێوازی لەگەڵا بەکاربێنێت ئەکید هەرێکیان شێوازیان جیاوازە یعنی چۆن باسمانگە کە پێویستە تۆ خۆت ئامادە بکەی بۆ پۆلی شەش و لەسەر هەر بابەتێک شەبە خۆت ئامادەکەی بۆ بابەتەکە چونکە هەنێک بابەتمان هەیە کە لێکەوە نزیکن بەڵام هەموو بابەتەکان لێک شێوازی خوێندن بۆی بەکار نایە بۆ منە کە تۆ سەر بابەتێکی وەکو بیرکاری بابەتێکی تەواو علمیە تۆ ناتوانێت بابەتی بیرکاری لەبەر بکەیت وەکو بابەتێکی تری وەکو ئابووریە یان وەکو بابەتێک ئەپسۆدێکی ئینگلیزیە ئەدەبێکی کوردیە ناتوانێت ئەمە وەکو ئەوە لەبەر بکەیت گرنگە تۆ مەسەن کاتێک کە سەر بابەتێکی بە نمونە بیرکاری یاساکەی خوێنیتەوە لی تێگەی پاشانەکە هەڵەسیت نمونە بە نمونە حەرێکی دواتر بیر لەوە بگەیتەوە کە تۆ کاتی تاقیکردنەوە لە شەوی وزاریە پێت ناکرێت ئەم چەند هەزار نمونەی نێو کتێبەکەت حەکێ ئەو نمونانی کەوا یەک فکریانەیە جیانەکەیتەوە ئەو نمونانی کە فکری جیاوازیانەیە دیاریەکەی ئەوەی کەوا مەسەن فکرێکیانێ دانێکی تیاڵە بژێری ئەڵی لە شێم امتحان هاتم و ئەما خوێنم ئەوانەی دیکە دایانەی تێبینی لەسەر نووسی یاخود هەنێک جار هەیە تۆ مەسەرەن ئێستا کاتی دوومانگەکەیە خوێندکە هاتووە سەر بابەتێک پێشتر خوێندوێتی بەڵام ئێستا هەستەکارە بیری شۆتەوە ساعاتێک ساعت و نوێک لەگەڵا خەریکە بێ اینجا کە بۆ زۆعەکە دێتەوە بیری فگرینگە تۆ لێرەیە فکری لۆ بکەیتەوە بزانێت کە تۆ لە کاتی وزاریە بۆ شەوی وزاری مەجالت نییە ساعاتێک بە بابەتێک تەرخان لێرە هەڵبە بسیت کۆمەڵێک تێبینی جوان لەسەر بابەتەکەی خۆت بنووسی بۆی کە دواتر گەڕایتەوە سەری لی تێبگەیتەوە و ڕاستەخۆ کشت بە دروست نەکە لەگەڵ ئەمە بە نمونە تۆ بابەتێکی تری وەکو ئینگلیزیتەیە ئەمە شێوازی خوێنی تەواو جیاوازە لە بیرکاری تۆ کەوتووە لە گرامەر ئینگلیزی کە زۆر جا کێشیانەی خوێندکاران پێویستە هەوڵدەی بابەتەکان لیک جا بکەیتەوە نزیکی هەیە لە بینیانە خاڵی جاکەوە لە بین بابەتەکان دیاری بکەیت و تێبینی لەسەر بنووسی ئەمە بەم شێوازە جیاکەمەوە بۆ شێوازە جیاکەمەوە گرنگە کە هەرێکیان شێوازێک کە شێوازەکە بۆ خۆی گرنگە ینی ڕەنگە من بە شێوازێک لە بیرکاری بخوێنم تۆ بە شێوازێکی تر بخوێنی کەسێکی تر بە شێوازێکی تر بخوێنێت بۆ شێوازی کە لەگەڵ مشکی خۆتە دەگونجە کاکی برایم پێما بێت خشتەیەکی ئامادەکراوت هەبوو تایبەت بە دابشکردنی کاتەکان تاگە بکرێت ئێستا پێشکەشمانی بکەی زۆر باش ئەبێت انشاءالله بەخۆی وەکوتم دابشکردنی کاتەکانی خوێندن پێویستە بە شێوازێکی زانستی بکرێت و بە بەرنامەدا ڕێژداوی بۆ بکرێت ناکرێت خوێندن بە هەڕەمەکی بکرێت ئەوەی کە من تا ئێستا کە پێی گەیشتم خوێندکارێکە لە بینی 8 کاتژمێر بۆ 10 کاتژمێر بخوێنێ لەم قۆناغا شتێکی زۆر باشە هەیە مەسەر خشتە هەیە لە 4 کاتژمێرەکە بتوانی مێشکی تەحقبولی بکات شتێکی باشە بەڵام زۆر بەکەمی خوێندکار دەتوانێت ئەوە نەیە بخوێنێ 8 بۆ 10 کاتژمێر شتێکی باشە ئەمەش بە شێوازێکی ڕێکخراو کە ئەوەی وەک ئێمە وتمان شەو بخەوێت لە کاتژمێر 11 بۆ 12 دو ئەو لە 7 بۆ 8 دەڵەسێ لە کاتژمێر 8 بەیانی تاکو ساعات 9:45 دەکەتە ساعتێک و 45 بخوێنێ ئەم خوێندنەش چۆن سێ چارەک و چارەکێکی استراحەت چکە ئینسان هەمومان ئێستا خۆشمان لە زانکۆین ئەزانین کە هەر محازەڵێک کە 45 خولەکەی تێ پاتە تاو تەرکیزت نامێنێ لەسەر و خوێندکاریش کە استراحەتێک گۆ نەگرێ ڕێستێک گۆ نەگرێ ناتوانێت بە هەر سێ کتێبەکەبی بەڵام کە مێشکی زانیاری وەرنەگری بۆچی سێ کتێبەکەبی لە ساعات 8 بۆ 45 ئەخێنی لە 8:45 بۆنەوە ساحات لە 9:45 ئەخێنی باش ئەمە لێرانەوە سێ چارێکی ساحەتانی لە ساعات 9:45 تا دەونی و تۆ ئیساحەتی خۆ دۆرەگری پاشان لێەوە تا 12 چارێک بە هەمان میکانیزم 45 ئەخێنی 15 خۆلێکی ساحەت 45 تر خوێنی ئەما کاتە چەندێک 4 ساعت ئەمە بە ساح حساب بگەین 45 بەس حساب بگەین ڕێستەکە لە زمانی خوێندنەکەیە بۆ یەکە مێشکی ساحەتی پێ بکە پاشە لە ساعات 12 چارێک 12 وەکوتمان خەوێکی باش بکات تا ساعت 2 لە دوای ساعت 2ەوە کاڵەسێ ناخواردنێک و بۆ خۆی ساحەتی بکات چکە ڕاستە تۆزێک قورس ڕاستەوە بکەوێتەوە سەر خوێندن لە کاتژمێر نزیک 4 بکەوێتەوە خوێندن بۆ دەوری نزیکی ساعت 6 ساعت 5:30 ئەوش ساعت 2 تر بە هەماش ساعتێک و 45 خولێک 15 خولێک لە بینیانە ڕێستێک وەربگرێ پاشان لە نزیک ساعت 6 چارەکەم بۆ تقریبی ساعت 6 و چارێک نیم ساعتێک استراحەت بکە لە 6 و چارێکەوە بۆ ساعت 8 بە هەمان شێوە ساعت و چارێکی تر بخوێنێ ساعتێک و 45 خولێکی تر بخوێنێ دوو محاضرە و ڕێستێک لە بینیانە بەم شێوازە تقریبی 8 ساعتی خوێندن لەگەڵ ئەم 8 ساعتی خوێندنەیە لە ساعت 8 بۆ تقریبی ساعت 9 استراحەت کە لە 9 بۆ 11 2 ساعت دابنا بۆ خۆی بۆ دووشت ساعتی یەکەم لە ساعت 9 بۆ 10 مراجعەکردنەوەی ئەوەی کە ئەمڕۆ خوێندومە ئەوەی کەەوە ئەمڕۆ خوێندومە چی لێ فێر بووم و چی بووە
ئەمە بە تەواوەتی مراجعەکەیتەوە پاشان لەگەڵ ئەمەیە سەعاتی دووهەمت بەرنامەدانان بۆ خوێندنی سبەی پێویستە تۆ لە پۆلی 12 هەموو شەوێک عەقدێک بکەی لەگەڵ خۆتا بۆ بەیانی درست بۆ بەیانی بە نمونە من بەشی سی فیزیام هەیە بەشی سی فیزیا کەرتی یەک ئەوەنەیە کەرتی دوو ئەوەنەیە کەرتی سێ کە پێداچینەوەی بەندەکە من 8 ساعتی خوێندنمەیە پێویستە کەرتی یەکەم لەوەنەیە تەواوکەم ئەمە عەقدێکە لەگەڵ خۆتایکی بیکی لەگەڵ خۆتا بۆی کە تەواویکی کەرتی دوو لەوێ تەواوەکەم کەرتی سێ لەوێ تەواوەکەم سبەین یەکەم بەپێی عەقدەکەی خۆتەوەڕێ تۆ دادناوە کەرتی یەکەمی فیزیا لە 2 ساعات یەکەمی خوێندنتان تەواوکەی ئەگەر توانیتت بە ساعت و نیوەک تەواویکەی چارەکەی تریش بۆ خۆت ئیسلاحاتی بکە ئەگەر نەشتوانی هەوڵە تۆزە خوێندنەکە زیادکەی تا بەڵام ئیتر باش بەپێی مێشکی خۆت توانای خۆت چەندێکە لەو 2 ساعتەیە کە دەوانێت بخوێنی بەم شێوازە بخوێنن لەو باوەڕەیەم کە سەرکەوتو بن و شتێکی باش بن زۆر چاکە دەست خۆش کاکی براهیم بۆ ئەو دابشکاری و ڕێخستنانی کاتە بۆ شێواز جوانە بۆ هیوایی تەواوی قوتابیان کە گوێ بسمان ئەبن سوودی لێ بدینن کاکی براهیم مەبەستمە بێمە سەر خاڵێکی تر ئەویش گرنگی و کاریگەری خێزان و کەشی ماڵەوە لەسەر قوتابی سەرکەوتوو ئایا قوتابیەک بۆ ئەوی سەرکەوتوو بێت لە قۆناغی خوێندنەکەی بەتایبەت قۆناغی 12 پێویستە خێزانەکەی و ئەو کەشی کە لە ماڵەوە هەیە تا چەندێک کاریگەری هەیە لەسەری تا چەندێک ڕۆڵی هەیە لەسەر قوتابیەکە بە ئەرێنی و بە نەرێنیەکەی بۆ خۆی ژینگەی ماڵەوە کاریگەری زۆری هەیە لەسەر لاین دەرونی خوێندکار لاین دەرونی خوێندکارش کاریگەری زۆری سەر خوێندنەکەی هەیە ئینسان ئەگەر ڕووی دەرونیەوە مرتاح بوو ئەتوانێت کە تەواوی توانێت خۆی بخاتەگەڵ گەر کەسەکە لە ڕووی نەفسیەوە ماندوو بێ نەتوانێت کە نەفسێتێکی گونجاوی نەبێ ناتوانێت تەواوی توانای خۆی بخاتەگەڵ زۆر گرینگە ماڵەوە هاوکاری خوێندکار بن بە تایبەتی دایکان و باوکان یاخود خوشکبرای گەورە لە ماڵەوە وەکو دکتۆرێکی دەرونی بێ لەگەڵ خوێندکارەکە هەوڵ بات بەردەوام لەگەڵ یا بێ و هاوکاری بکە ئەمە زۆر جارەبین ینی لە ماڵەوە ئەڵێ بنمونە من مامۆستای تایبەتم بۆ مناڵەکەم گرتووە یاخود بنمونە هەموو شتێکم بۆی دابین کرد و هیچ شتێکی نەقسایتر بۆ خۆی خوێنە با بخوێنێ نازانێت کە هەنێک شت هەن زۆر لە مەسالەترە بەڵام گرنگیشی زۆر زۆرە ئەنی گرنگیان بەو لایەنەداوە کە لە ڕووی مادیەوە هەموو شتێکان بفرام کردووە بەڵام لایەنەکانی تریان فرامۆش کردووە لە کاتێک ئەو لایەنەش گرنگی تایبەت بە خۆیان هەیە کۆمەڵێکی شت هەن کە پێویستە هەر خێزانێک لە ماڵەوە بۆ مناڵەکەیان یاخود بۆ کەسی کە پۆلی شەشە بیکەن یەکێک لەوانە کە ئەوەی کەم کەسی ئیهمال نەکرێ ئەنی بەداخەوە کۆمەڵێک خوێندکارمان هەیە ژوورێکی تایبەت بۆ کراوە تر لە بەیانیەوە لە سێشتە ئەو ژوورە دانیشە ئیتر ماڵ حەقی نییە بەسەریەوە لە بەلایە ئەڕوان نە پرسیارێکی لێکە ئابزانام چیت خوێن چەنێکت خوێن چیت کرد چیت نەکرد هەوازانە هەرە خوێنێ لە کاتێکا شەم کەسە بێزار بێ بێتاقەت بێ مە خۆمان ڕەنگە بەسەر خۆمان هات پێ زۆر جار هەبووە ڕۆیشتی بۆ شوێنی خوێندنەکەت بۆی بخوێنی بەڵام ڕۆژێکت کامل بەسا ڕۆیشتی چ نەخوێندووە تووشی بێتاقەتی بێزارێک بوو زۆر گرنگە لەم کاتەیە کەسانێک هەبن لەگەڵ تا هاوکارت بن و بەردەوام ینی پێویستە لانی کەم هەفتەی ڕۆژێک یاخود شەوانەت کاتژمێنێک کاتت هەیە بۆ مناڵەکە دای بنین دابنیشی ئومێدی پێ ببەخشی درستە توانای پێ ببەخشی هەوڵێکە وای لە بکەی باوەڕ بەخۆبوونی زیادکە ئێمە ئەزانین کە تۆ لە تواناتە ئەم ساشتی باشمە بۆکەی سەرمان بەرزەکەیتەوە تو کەسێکی کە چەند ساڵە خوێندێت کردووە بە شێوازێکی سەرکەوتوو هاتووی ئەم ساڵش سەرکەوتووە بی یاخود چەند نمونەیەکی بدەیتێ کوڕی خۆم کچی خۆم ئێستا بێزارە بی دوای زارەکەی بینی ئەوە تا من لە کاتی خۆی مەسەلم لەگەڵ فڕان هاوڕێمە خوێندنێکی باشم نەکرد ئەو کردی ئێستا ئەو لە پلەیەکی بارسترە ئێستا ئەو لە شوێنێکی خۆشتر ئێستا ئەوتوانێ بەو شەهادە بە بڕوانامەی ئەمڕۆ هەیەی تەنانەت ڕەنگە قیامەتی خۆشی پێم سۆگەر کرد بێت سوودێکی وای بە خەڵکی گەیاندە بێ ئەم لایەنە زۆر گرنگن و لەگەڵ ئەمە شەخاڵێکی تی زۆر گرنگ هەیە کە پێویستە ماڵەوە هاوکاری خوێندکار بن ئەوەیە کە ژینگەی ماڵەوە لەگەڵ خوێندکارەکە بگونجێنن ئەوتمان کە پێویستە ئەم کەسە سیستەمێکی تایبەت بەخۆی هەبێت فگرینگە ماڵەوە هاوکاری بن لە جێبەجێکردنی ئەم سیستەمەیە بەنمونەی ئەو سیستەمێکی ئێمە داماناو کە ساڵ سەعات دوو نانی نیۆڕۆ بخۆ زۆر بەکەی ماڵ هەیە کە سەعات دوو نان دابنێت ئەگەر ماڵەکە هاوکار نەبن لەوەی کە بڵێ باشە قەیچەکە مادام کوڕەکەم پۆلی 12 بۆ حازرەکەم هەڵەسم خزمەتی یەکەم گرنگی پێ دەم قەیچەکە تۆ خوێنی ئەمە هەموو شتێکت بۆ بکەین ئەگەر ئەمە نەکات ئەوش ناتوان سیستەمەکەی خۆی جێبەجێ بکات فگرینگە سیستەمی مناڵەکە سیستەمی ئەو کەسی کە پۆلی 12 هاوکاری بکەن و هەوڵ بدەن تاکو جێبەجێ بکە و بە تایبەت ینی گرنگی پێ بدەن درستە چکە ئەمە زانکان محەممەد جانیانی گرنگی دا ئینسان بەهێزەکە
دکتۆر محمودی معزەمی ئەڵێ ئینسان بە گرنگیدان بەهێزە بێت توانای زیادەکە گرنگی پێدان هەبێت لە پۆلی دوانزەرانە خێزانە و تاکۆم خوێندکارە بەهێز بێت و بگاتمانی کارێشە. بەڵێ کاکی برایم بابەتێکی تر هەیە کە تا ڕادەیەک تەماشاکەی ڕۆژ بە ڕۆژ وەکو گرفتێک وایە لەوەی کە تا ڕادی سەر لە قوتابی شێوێنراوە قوتابی لە نێوان ینی قوتابخانە و مامۆستاکانی پەیمانگاکانی تایبەت و خولی بەهێزکردن و خۆیاندا نازانن چۆن مامەڵە بکەنەوە پشت بەتی و بەستن. ئایا قوتابی گرنگە لە ئێستا چۆن مامەڵە بکات لەگەڵ ئەم بابەتەیە؟ کاک محەممەدجان بۆ خۆی خولەکانی بەهێزکردن شتێکی باشن و سوودێکی باشیان هەیە بۆ خوێندکاران، بەڵام لە ئێستا هەنێک جا خۆی بۆتە گرفت بۆ خوێندکاران. خوێندکارێکە خۆی لە پۆلی دوانزە هیچ زانیاریەکی نییە، هیچ ئەزمونێکی نییە، دێتە پۆلی دوانزەوە ئەچێکێتە خولێکی گرتنی خولێک وە خولەکە تێپڕێنە کە دەوام دەست پێکات مامۆستاکە بە شێوازێکی ترەوە لەم بینیا سەیرێشێ نازانێت ڕوو لەکوێ بکە. ئەم مامۆستای شێوازە باسێکە ئەمەیان شێوازێکی باسەکە من چی بکەم من چی نەکەم. فەلێرەیە گرنگە ئەم خوێندکارە هەڵسێت بۆ خۆی ئاسی مامۆستاکان هەڵبسەنگێنە. ئایا مامۆستا خولەکە مامۆستایەکی باش بوو؟ ئەکید کە تۆ چتە بۆ لای زانیوێت کە باشە بۆی ڕۆشتی بڵێ ئایا ئاسی مامۆستای قوتابخانەکەم ئاسی مامۆستاکەم چۆنە؟ و پاشان لەبین ئەم دوانەیە گرنگە تۆ بتوانی سوودی پێویست لە هەردوو مامۆستاکە وەربگری. چون مامۆستای قوتابخانەکەت هەر چۆنێک بێ لانیکەم بۆ خۆی بای خۆی زانیاریەکی پێکە پێێتی بدە مامۆستای خولەکەش کۆمەڵێک زانیاری پێ. گرنگە ئەم خوێندکارە ئەو منهەجی کە هەیەی جا ئەو منهەجە ئەوەیە کە لە خولەکە پێیانیاوە یان خۆی منهەجێکی تری هەبوو و لەگەڵ مامۆستای خولەکەیە گونجاندوێتی لەگەڵ ڕۆیشتووە لە قوتابخانەش سیر کات کە مامۆستایەکەی زانیاری نوێی پێدا کۆمەڵێک شت هەیە کە ئەم نەی خوێندووە لە خۆفریانەکە تۆ تەواوی بکە یاخود ئەو کات بەسەرەت تێپەڕیوە ئێستا هەستەکە تازەیە بووی و لە منهەجێکی خۆیانە بێنێ بکاتە سەر منهەجەکەی خۆی. دواتر ئەو بابەتانەی کە تێگەیشتووەلی ئەگەر مامۆستا بە شێوازێکی تر بۆی باس کرد ئەگەر ئەم تێگەیشتووەلی هیچ گرنگی مەدە بەوەی تری پێویست ناکە سەر لە خۆ تێک بدەیت. تۆم ئەم پرسیارە دە ڕێگا هەیە بۆ شی کارکردنی تۆ ڕێگایەکە زانی بەم ڕێگای دەمری خۆتی تۆ پێویست ناکە تۆ بژی بە ڕێگایەکی تر سەر لە خۆ تێک بدەیت. بابەتێکی تر کە نەتزانی مامۆستاکەت باسی کرد تێنەگەیشت بوو لەوەی مەرجەمەکە تێنەگەیشتە مامۆستاکەت باسێکا لەوە تێگەی بلاکس ئەوان بێنن کە سەر مەرجەمەکەی خۆت بە شازە لەسەری بڕۆ تاکو بتوانی کە لە بابەتەکان تێ بگەیت بە زۆرترین زانیاری کۆ بکەیت. درستە کاکی براهیم قوتابیان دایمەن گرفتێتریانێ زۆر دەداوایە ئەو کاتی کە دانراوە بەتابەت قوتابیان پۆلی دوانزە و قوتابیانی کە مەسەلەن تاقیکردنەوەی وزاریان هەیە دایمەن لە کۆتایی ساڵدا لە نێوان کۆتایی ساڵی خوێندن و وەرزی تاقیکردنەوەکان مەودایەکیان هەیە بۆ پشودان و بۆ خۆ ئامادەکردن. زۆر دەداوە هەیە ئەم مەودایە درێژکردنەوەی بەسەرادێت وەکو ئێستا. ئایا قوتابی ئینجا هەر تەبعی مرۆڤیش وایە شتەکان کاتێک کە درێژە ئەکێشێت بێزارە بێت بێتاقەتی ماندوو بوون ئایا قوتابی چۆن بتوانێت ئێستادا ینی ئەلەو درێژکردنەوەی کاتی کە لە بۆ پشودان و بۆ خۆ ئامادەکردن دانرابوون بێزار نەبێت ماندوو نەبێت ئەو خوێندن و خۆ ئامادەکردنی ساڵێکە خەریکێتی بیباتە سەر و بتوانێت ئەو ئامادەکە لە سەرەتا بێ باسمان کرد خۆی داینەوە بەدەستی بێنن چۆن قوتابیان ماندوو نەبن چۆن قوتابیان بێزار نەبن. کاک محەممەدجان بۆ خۆی ئەم درێژکردنەوەی ماوەیە و ئەم کێسە کوتش کراوەت و مەودەکان بۆیان دووشتن لە قانجازی خوێندکارانن و سوودێکی زۆر باشیان هەیە بە خوێندکار بەڵام وەک خۆی وتێت زۆربەی زۆری خوێندکارەکان تووشی بێزاری بوون. کارەکە چییە؟ ئەڵێ کاکە من خوێن منهەجەکەم دوو جار مراجعە کردوێتەوە لەم ڕوانی بۆ نمونێتە سبەی ئەو بزانم 20 مانگە تا ڕۆژی تاقیکردنەوەی وساری 50 ڕۆژی تێم لە پێشە منهەجەکەم بە 30 ڕۆژ مراجعە ئاکرێتەوە ئێتر نازانم چی بخوێنم بێزار بمەلەوە تااقەتی خوێندنم نەماوە فەئەمە پێویستە چارەسەر بکرێت چکە گەر چارەسەر نەکرێ خوێندکارەکە هێواش کاتی لێڕە ئەو نازان تاقیکردنەوەی وزاری هاتوو ئەمش ئامادە نییە باستە مراجعی کردوێتەوە بەڵام بەو شێوازانێک کە بتوان لە تاقیکردنەوەکانە دەرەجێ باش بنی. یەکەم هەنگاو بۆ چارەسەرکردنی ئەمە بیرکردنەوەی خودی خوێندکارەکەیە پێویستە کە ڕووی فکری و بزانێت و بڕیاری ئەوەی دابێت کە ئەم ساڵی ئایندەی ئەوە ئەم ساڵ ئەو ساڵێک کە ئەو بەشی خۆی دیاریەکە و ساڵێکە کاتوانێ سەرکەوتنی گەوری تیاوە دەست بێنێ پاشان لەگەڵ ئەمە هەندێک هۆکارمان هەیە بۆ بێزاریە ئەبێ هەوڵێن ئەم هۆکارانە
کۆنتترۆل بکەین و چارەسەری بۆ بدۆزینەوە. یەکە هۆکارەکانی بێزایی لەم قۆناغی ئەوەیە کە ئەم زانیاریی خێنە هەر دووبارەیە شتی نوێ ناخێنێ جارێک مراجعی کرد و دوو جار مراجعی کردوێ تی سێم جار تااقەتی نێ بخێنێ بەنمونە ئێستا من زانیارێکی بۆ نووسم لە پەڕەیەکە بڕم هەم ڕۆژیان بخوێنە تۆ دوو ڕۆژ سێ ڕۆژ خوێنێت لە بەرم کردو پێویست ناگا بخوێنم کاتێکە زانی لە بیرت چۆتەوە فگرینگە تۆ هەنێک شت بکەین هەنێک شت دابنین تاکو تۆ ببەستێتەوە بە خوێندنەکەت دووبارەش نەبێ بۆ ئەمە گرنگە خوێندکار لەم کاتی کە هەیەە چەند شتێک ئەنجام بدەن بەنمونە ئێمە 50 ڕۆژمان هەیە ئێستا بۆ تاقیکردنەوەی بزاری منهجەکەیان بە تەواوەتی کورت کراوەتەوە 6 بابەت داخرە هەر بابەتێک بە تێکرا یعنی هەنێک بابەتمانێ 3 ڕۆژ یەکێ 7 ڕۆژە بەڵام بە تێکرا هەر بابەتێک 5 ڕۆژانی بە 30 ڕۆژ ئەم خوێندکارە توانێت تەواوی منهجەکەی خۆی کۆنتترۆل بکات ئەم 20 ڕۆژەی تر چی لێ بکەین خوێندکاران پێویستە لە ئێستەیە هەوڵدا نەقسی خۆی چاک بکە منهجەکەت ئەگەر نەقسێکی تایە مە لەسەر مەرجەمەیەک ڕۆیشتووی هەستەکەی کام مەرجەمەی ئەشێ پرسیارە دوای نەقس بێ هەڵبسە مەرجەی مامۆستایەکی تر هەیە کە ئەو پرسیارانی تیا بێنە بیکە سەری ئەمە شتی نوێت بۆ زیادەکە هەڵەسی بە ئەنجامدانی کاری نوێ تو هەر خوێندین دووبارە لێی بێزارە بێ بمانەوە نەمانەوێت پێویستە کە شتێکی تر بخوێن شتێکی نوێ بخوێنی تاکو لەگەڵ خوێندنەکەی ڕابی و بێزار نەبی و زیادکردنی ئەم شتانە چۆنەڵی کارێک نێکەمان دوود بکە فبۆیە حەزت پێێتی جیا لەمە شتی ترمانێن بلم لە پرسیار لە وزارەکان پێویستە بینی بیکە سەر مەرجەمەکەی خۆت تو کارت هەیە مادام کاتێ بۆ بەفیڕۆ بچێ بۆ خۆت پرسیارەکان بخوێنەوە دادانە بێنە بیکە سەر مەرجەمەکەی خۆت لەگەڵ ئەمەیە دروستکردنی کورتکراوە و دروستکردنی پوختە بۆ خۆت ئەزانی کە تۆ لە بەندێکە هەشدە پێناسەی تێ هەرێکە و لە پەڕەیەکە ئەترسی لە شەی امتحان ئەشێت پێناسەیەک دەبینی چەند ڕاجعی بکەیتەوە لە سوچێکی مەرجەمەکان نووسراوە نایبینی ئێستا کاتمەیە باشە ڕستم هەموو لە یەک پەڕا نووسمەوە بە شێوازێکی جوان یاساکانە نووسمەوە تێبینیە نووسم ئەم 20 ڕۆژە هەوڵ بدەن هەر کەسێک هەر بابەتێک 2 ڕۆژ 3 ڕۆژی بۆ دەرخام بکەن دانیش ئەم شتانەی بۆ بکەن فبەمە تۆ بەردەوامی لە خوێندن دانابڕی و هەمیش کۆمەڵێک زانیاری نوێ وەرەگری ئەم زانیارانش بۆ تاقیکردنەوە سوودی تەواو باشی بۆ دەبێت کاکی براهیم لەم کاتەیە قوتابیان بە شێوەی گشتی کاتێ تەماشای قوتابیانی پێش خۆیانەکەن دیری پێش خۆیانەکەن دەبینە میان گرفتی دانەمەزان و گرفتی کەمی کاتیانەیە ئایا چ شتێ بکەنە پاڵنەر و چ شتێ بکەن هاندەری خۆیان بۆ ئەوەی بێزار نەبن و بێتاقەت نەبن بۆ بابەتە ئەگەر لەکە کورتترین کاتە دوام بیتەوە چکە کاتەکەم بەرەتاو بنەوە بەسەشانشڵ وڵای کاک محەممەدجان لە سەرای بابزەکەش بۆم باس کردی کە زۆر گرنگە ئینسان ئامانجی هەبێت ئینسان کاتێکە ئەگات ئەم قۆناغا تووشی بێزاری بێتاقەتیە بێ بەڵام ئەگەر ئامانجێکە بوو کە هاندەرت بوو گرنگی بۆ نادا کە تا ئینە بێت ئین نابێ ئەم ئامانجی خۆی هەیە و باشترین ئامانجش ئەگەر بێوێت کە سەرکەوتو بێت لە تەواوی قۆناغەکانی ژیانی ئامانجیە کە خزمەت بکە بە کۆمەڵگاکە بە دەوروبەرەکەی خۆی ئەگەر ئەم ئامانجی هەبێ هەمیشە هەوڵەدا بکە بگە باشترین شوێن و باشترین کارش ئەنجام بدا و خۆی گەورەش لەو باوەڕیان سەرکەوتی بکەش دروستە دەست خۆش کاکی براهیم کە لە تای بەرنامەکەی لەگەڵمانە بووی وەکو قوتابیەکی سەرکەوتوی پۆلی 12 وەکو قوتابیەکی کۆلێژی پزیشکی زانکۆی کەرکووک زۆر بەخێراتی بەڵێ ئازان خۆشەویستان بە مندازێ وردە و دەدەینە کۆتایی پرۆگرامی گەشی ئەم جارەمان هیوادارین قوتابیانمان بە درستی بتوانن ئامانجێکی دیاریکرا و پڕ بە بێست و گونجاو لەگە خۆیاندا هەڵبژێرن و داواکارین لە خانەوادەی قوتابیان کە بتوانن هاوکاری قوتابیەکانیان بن لە تێپەڕاندنی ئەو قۆناغا تەنها لە ڕۆمادیەکەونە بەڵکو و ڕۆ معنەویەکەش گرنگیەکی زۆری هەیە تاکو بەرنمەیەکی تر و ئەڵلقەیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ